دەیان کارگە و پرۆژە لە هەرێمی کوردستان ساڵانێکە بودجەیەکی زۆریان بۆ تەرخان کراوە کەچی دوای تەوابوونیان داخراون و نەخراونەتە خزمەت هاوڵاتیانەوە. ئەمە ساردخانەی ڕێژدورە لە قەزای چۆمان 12 ساڵە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگای هەولێر بە گوژمەی 2 ملیار و 115 ملیۆن دینار لەسەر ڕووبەری 2400 مەتر دووجا دروست کراوە کەچی تا ئێستا نەکەوتۆتە کار و کیلۆیەک میوەی تیادا هەڵنەگیراوە. وڵای مەتقی باڵەکاتی بەخۆی مەتقەیەکی کوشت و کاڵیە گەشتیاریە، بەڵام ئەوەی کە لێرە لێتی بە زۆری سێوە هەنارە جێلاسە ئەو بەروبوومانەی لێ، بەڵام بەهۆی نەبوونی ساردخانەیەک لێرە هەیە. لێرە لە ڕێژدوری لێتی چەند ساڵێک حکومەت کردیت و وەکو دایان پرۆژێت کەوا بەجێ هێشتی و هیچ فەلاعێک هیچ جوتیارێک ئیسفادەی لێ نابینی. وەڵا جا لە وەرجی خۆ بینی ئەبینی لە هیکرا لۆن نافرۆشێ بینی لە هیکرا تا ئێستاوە 7 ساڵ لە بە ئەو کۆڵۆنی ئەوەی دەنا حەدوتەرە کراوەی بوون نا تەماتە ئەفرۆشانە خیارە فرۆشە لۆمە ئەشتیوە نافرۆشە بەربوویمە. ئەگە سارنجخانە هەبایە کابرا ئیسراعەتێک کرد ئەوە شتێ برد لە سارنجخانەی دانا هەتا ئەفرۆشە بەبێ منەتی میوەکە شتێک ناشوو هیچ خەسار نابوو. ناوچەی باڵەکایەتی ناوچەیەکی خشت و کاڵیە و ساڵانە جۆتیاران میوەیەکی زۆر بەرهەم دەهێنن، بەڵام لە کاتی پێگەیشتنی بەرووبوومەکانیان جۆتیاران تووشی گرفت دەبن و قازانجێکی ئەوتۆ ناکەن. دەشڵێن ئەگەر ساردخانە هەبێت دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی جۆتیاران بتوانن بەرووبوومەکانیان هەڵبگرن و لە وەرزی دیکەدا ساغی بکەنەوە. قائیمقامی چۆمانیش دەڵێت بەگەرخستنەوەی ساردخانەکە پێویستی بە سیستەمی سارکردنەوە و کۆگاکردن هەیە بۆ ئەوەی بتوانێت پێویستی جۆتیاران دابین بکات. لە هەوڵیش داین بەگەڕی بخەینەوە و بیرمان لەوە کردوتەوە بیدەینە کەرتی تایبەت. بەگەرخستنەکەی دیارە پێویستی بە سیستەمی سارکردنەوە و کۆگاکردن ئەو بابەتە هەیە لە بۆی بتوانرێتن وەڵامی ئەو بابەتانە بداتەوە کە خەڵک پێویستی یاخۆ زوتیارەکە پێویستی پێ وی ئەمە پرۆپۆزەڵ دیارە هەیە لەو بابەتە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە گفتوگۆ داینە لەوەی بتوانێت ئەو ساردخانە بکەویتە گەڕک و بکەویتە ئیشکردن و بەرووبوومەکان کۆ بکاتەوە و بۆ ئەو ڕزانێک کە لە بازار بەرووبوومەکان نییە. بۆیە ئەوە بیر لەوە کراوەتەوە کە کەرتی تایبەت بتوانی ئیداری ئەو بابەتە بکات، بیرۆکەیەکە کە ئیداری ئەو پرۆژەیە بکاتن و بەرپرسانی هەرێم بەهۆی دەسوەردانیان لە جموجۆڵی بازرگانی و بە مەبەستی دەستکەوتنی زۆرترین قازانج و گۆمرگ بایەغ بە بەرووبوومی هاوردەکراو دەدەن. هاوردەکردنی هەر بەرووبوومێکیش بە زیان بەسەر جۆتیارانی هەرێمی کوردستان دەشکێتەوە. ئەمە جگە لەوەی ژێرخانی ئابووری و کشت و کاڵی وڵات لاواز دەکات و لەسەر ئاستی دوورمەودادا کاریگەری خراپ جێدەهێڵێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.